ئەمە وەکو جوتیارانی شەنەغا زۆر سوپاسی سەرۆک بارزانانی دەکەین دوێنێ کە بە جواب ها لەسەر ئەوەی کە سوپای عێراقی تەعدامان لێ دەکاتن و لەبەرەوەی سوپای عێراقی بە هیچ شێوەیەک لە بۆی نییە تەداخلی ئیشی جوتیاران بکاتن و بەڵام لێرەدا ئەوە پشتگیری بە دۆکان دەکاتن قاید عملیاتە کەسی کە نییە ئەو قاید عملیاتە یعنی دەوێت ئاژار لە منتیقەی دروست ببیتن ئەگەر ناکە ئەوە ئەو ئیشی ئێمە ئیشی زەراعەیە ئیشی شورتەیە و ئەمە لێرەدا زۆر زۆر سوپاسی ئەو خەڵکە دەکەین لە هەر لە داخوخەوە تاوەکو مەخمور ئەوڕۆ هەمووی بە یەک دەست قەزیەی عیزبایەتی لێ ببێ دەرێ هەمووی ئەو ئێمە کوردین بە ناوەی کوردایەتیەوە سەرکەوتنەکی زۆر گەورە ئینشاڵڵا بەدەست دێنین بەرامبەر دژمنان الحەمدوللا ئەوڕۆ دوێنێ بەڕاستی ئەزیەتیان داین بەس ئەمڕۆکە الحەمدوللا زۆرین لەبەر زۆریەکەشمان جەیشیش نەیوێرا بێتە ناومان و یعنی وەکو ڕۆژان تعدا بکات.